سەبارەت بە یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خانشین امتیازەکانی ترکەیەکێکە لەو بڵێن یاسانی کە لە کابینەی نوێیەم لە چوارچێوەی چاکسازی دەرکراوە. تێبینیەکانی لەسەر ئەو جێبەجێکردنەوە یاسا بەرمەبنای راپۆرتی دوو راپۆرتی ئەنجومەنی وەزیران وەروە راپۆرتێکی دەستەی دەستپاچەکە ئەوەی کە ئێمە بۆمان دەرکەوتو تاوەکو ئێستا جێبەجێکردنی ئەو یاسا زۆر بە خاوی دەڕوە و لە هەموو دامەزراوەکانیش بەیەک ئاستکاری لەسەر ناکرێت بەتایبەت ئەوەی کە پەیوەندی بۆ وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ و مەسەلەی خانەنشینی هەیە بەتایبەت لەویش لە باڵەکان لە سەربازیەکان تاوەکو ئێستا کەمترین کاری لەسەر کراوە بۆیە یعنی ئەوە لە کاتێکدا زۆرترین گومان لە هەبوونی بڵێن موچەخۆری نایاسایی وەرەوە چەند موچەی و بڵێن بندیوارەوەی پێدەگوترێت لەو دامەزراوانەیە بۆیە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە و ئەنجومەنی وەزیرانی چونکە وەزارەتی پێشمەرگەش ئەوان دەڵێن ئێمە هەنگاومان ناو بەڵام هاوکاری ناکرێن پێویستە لەو دامەزراوە جێبەجێ بکرێت. خاڵێکی تر بەجێرەی یاساکە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران 3 مانگزارێک راپۆرتی بداتە پەرلەمانی کوردستان لەسەر ناوڕووکە ئەو یاسا تاوەکو ئێستا تەنها 2 راپۆرتی داوە لە کاتێکدا دەبووە 3 راپۆرتی بدابە کە گەر بە 3 مانگ بووە. و خاڵێکی تر تاوەکو ئێستا سندوقی خانەنشینی فەرمانبەران کە لە چوارچێوە یاساکە دەبێت کارا بکرێتەوە تاوەکو ئێستا کارا نەکرایتەوە سندوقە کە پێم وایە بەشێکی گرنگی ئەو یاسایە کە گەرە سندوقا بێت خانەنشینا موچەکان زامن دەبێت و ئەو پارێکە لە فەرمانبەران دەجێردرێتەوە دەچێتە ئەو سندوقە کە تاوەکو ئێستا گوتم کارا نەکراوە.